ئایزانی کورسان مەگەزین هەروەکو ئاماژەم پێە تەوەرەکانی ئەمڕۆ بابەتەکانمان هەموو هەر سەر بە ئەنفال و باز لە ئەنفالەکەین. کارەساتێکی بە شێوەیە گەورەیە، بە شێوەیە زامێکە لەسەر دڵی ئێمە کە هەرچەند باسی بکەین لەوانە بێت بەشێکی بچووکی ئازارەکە نەبێت، نەتوانین تان لاوێنینەوە، بەڵام هەروەکو پێم وتن درێژەی ئەبێت و پاش ئەم ناوبڕە هینەوەلاتە. ئەی ئادەمێ بەفرینەکان لەکوێ گەیشتنە ڕۆژی حەشر و بەردەمی قاپی قیامەتێ، لەکوێ گەیشتنە ئەم دەشتی عەدەبە و بەکام پڵنگی باڵار و بە سواری باڵی کام فریشتە و پەری گەیشتنە حەوت تەبەقەی ئاسمان و بەردەم عەرشەکەی خودا و چوونە سەرێ. عەشاماتێ عەشاماتێ لە عەبدی یەزدان و لە ئۆمەتی جنۆکە و خێڵی گومڕاه و خەڵکی کافرستانێ. عەشاماتێ عەشاماتێ تافڵێک لە جاریە و لە سەبایی پاکیزەکانی چیا و بەفرێ، ئاپورێک لە گوناهەکانی ئەژاری و عەشاماتێ عەشاماتێ لە ئەهلی دۆزەخ و لە ڕەگەزی کەڕووگولی ناو مەجووسێ. چەند زەلیلە ئەم حەقەی من، چەند گوناهە بێگوناهیم، چەند ڕسوایە زمانی شاخ، چەندە تەباید بن و مەرگ و کەشە و داهات. سەگەلی ڕەش یەک لە دوای یەک چۆ نەمان خوارد. ئای کە تەنیام، چەندە تەنیام، چەندە 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 لەم وەختەدا لە تۆ تەنهاتر خودایە، لە تۆ بێکەستر خودایە، تەنها کوردە. خۆشەویستانم، لە تەوەری دووەممان مامۆستایەکی زۆر بە ئەزمون، مامۆستایەکی پەیکەرساز، پەیکەرسازێک کە ئەزمونێکی زۆری هەیە لە ساڵەکانی نەوەتەکانەوە هەتاوەکو ئێسترجە دەستی دیارە، چ لە تاشینی پەیکەر بۆ ئەنفال بێت، چ لە بابەتەکانی کە ئەویش مامۆستا بەیانمانی لێرە لە ستۆدیۆ میوانی ئێمەیە. مامۆستا زۆر بەخێر بیت. دەسپاس خۆشم کە تۆ لێرەی ئەمڕۆ سڵاوی خۆت بگەێنی بە بینەرانمان. دەسپاس بۆ ئێوە کەناڵی کورسات بەڕاستی ڕۆڵێکی جوانی بینی بۆ ئەنفال و هەچی بکەین هەشتا هەر کەمە. من بەوە دەست پێ یەکەم کە ئەنفال بەڕاستی نازەم لەکوێ دەست پێ بکەم، یعنی خاڵم لەگەڵ شارێکا شێرکەوە ڕۆیشتی بوو، یعنی من خۆشم یعنی بینیم بە چاوی خۆم، یعنی و خەڵکانی کە حتا بە تەرەکتەری خۆیان بەجێ خەڵکیان بردبووە. کارەساتەکە زۆر زۆر گەورەیە. لێرەوە من داواکەم ئەم یادە یعنی نەک ساڵانە ڕۆژانە لە بیرمان نەچێتەوە و ویشمان ناچێتەوە و کارەساتێکی بیرمان بچێتەوە. لە ڕووی دەستگاکان ڕاگەاندرێتە ئیشی لەسەر بکرێت و خوێندەگاکانە بە تایبەتی لە وەزاری تەربیەوە زۆر ئەلەوە ئیشی لەسەر بکرێتەوە، چکە شتێک لە بیر بچێتەوە بیرش ناچێتەوە. کەواتە با پرسیارەکە وا لێ بکەم مامۆستا، ڕۆڵی هونەرمەندان لە گەیاندنی پەیامی ئەنفال بە جینۆساید گەیاندن چۆنە، چییە؟ توێ چیمان پێ بڵێ؟ هونەرمەندان یعنی ئیشیان کردووە، چکە کارزاتەکەی ئەوە نیە خۆت بگری، مەسەڵەن ئەوە نییە تۆ بەشێکی زۆر لە دڵ و دەروونە داگیر نەکات. زۆربەی هونەرمەندان ئیشیان تیا کردووە. هەتا بیرم دێ برادێکم نامێکی ماسەری نووسی لەسەر ئەو کارانەی کە کراون بۆ ئەنفال. لەبەرەوە هونەرمەندانی کورد زۆربەی زۆریان ئیشیان کردو بۆ ئەنفال، چی بە هونەری شێوەکاری بێت، بە نووسین بێت، بە شێعر بێت، بە چیرۆک بێت، بە چاوپێکەوتن بێت. مەجموعی برادرمان زۆر زۆر ئیشیان کردو لەو بارانە، کەسوکاری ئەنفالیان بینی ئەوانێکە لە ئەنفالەکان ڕزگاریان کردووە، ڕزگار بوون ئافو زۆر زۆر نووسرا کراوە لەبارەی و پێم خۆشە من ئێستا خەڵکانێکی زۆر لەو بارە خۆیان تاقییان کردو بۆ ئەنفال، بەڵام هێشتا هەر ماوەمانە، هێشتا هەر بەڕای من ڕۆژانە کاری لەسەر بکەین. هونەرمەندانیشان بە شای نووسەران و ئەدیبان و جەماوەری خەڵکیش بە شێوەیەکی گشتووە دەستگاکانی ڕاگەاندن کاریان کردووە، چ لەباری هونەری پەیکەرسازی بێت، چ وێنە کێشان بێت، تا لەباری هونەری سیرامیک و خۆشنووسیشە. مامۆستا ئەگەر پرسیارت لێ بکەم، تا چەند بە پەیکەر تاشین یاخود بە پەیکەر پەیامەکە ئەگات، چکە تۆ دەستێکی باڵات هەیە لە دروستکردنی پەیامی ئەنفال بە پەیکەرێکی گەورە، حەزەکەم لە زاری خۆتەوە باسی بکەم. من یەکەم جا کە ئیشم کردو ئەنفال لە ساڵی 1994 بوو. ئیتر کە ئەو کەس و کارەمان کە ئەنفال کران، ئەو کوردانی کە ئەنفال کران لە ماڵ و لە ژن و لە خەڵکی بێتاوانەوانان
زۆریان ئەگەڕایەوە چیرۆک لەبارەوە ئێمە ئەو کاتە هیچ مەڵگەیەکی وان نەبوو لە بەردەسا حەزبی بەعەز مابوو یان مەسەلا زندە بە چاڵ کراون تر زۆر کارە سات ئەگەڕایە زۆر لەباری گەڕام من بە خەیاڵی خۆم لە ساڵی 94 لە کەلار یەکەم جار ویشەم کردووە لە چەمچماڵ و لە دەربەنی خان و لە سلێمانی و زۆر شوێنی ترکردم ینی پیکەرەکە لە هەر شارێک دروست کراوەتەوە بەڵێ مەبەستمەوە پیکەرەکان زۆر شوێن دروست کراوە سەباسی ئەوەکەمە چەند شوێن دروست کراوە بەڵام ئەوەی کە من بیستمە بۆ چیرۆکە خەڵکەکە بە زوندێتی بە شۆفڵ چاڵێن بکراوە و کران ژێر خۆڵەوە من ئەو پیکەرانم بە شێوەیەکی واقعی دروست کرد دوای شۆفڵ مێنا شۆفڵ مێنا ئەو هینەم دروست کرد ئەو چاڵان دروست کرد و هینەکانم کرد بە ژێر خۆڵەوەنی با بەسەرەن دەستی بە دەرویا و دەمچوی بە دەرویا پشتی بە دەرەوە بوو و جلو بەرگەکانیش هەرهی ئەنفالەکان خۆیان بوو شوێنێگە لە قەڵای حەوشکڕ و پێشەوەی بەسەر ببرێن هەتا شتیان لە سەرینەکان و چێ بەسەر دیوارەکان مامەسا عەلی پەرلەمان کە زۆر ئیشەکە لەو بوارە و نووسەرێکی پێشمەرگەی دیارین و نووسەرێکی دیارە ئەو جلو بەرگەکانی بۆ هێنام جلوبەرگی ئەنفالەکان خۆیان بوو ئەو پاژمای کە بەجیان بێمەوە بەسەر لە بکۆ شۆشی مناڵان و پێڵا و جلوبەرگ و ئەوانەی بەجێ حتا یادگاریانە سەر بە خەڵۆز نووسی بەسەر دیوارەکان من جلوبەرگی ئەنفالەکان خۆیانم هێنا ئیترەوە لە مەساحێکی زۆر گەورە لە عەرزە کردومان ساڵی 1994 ئیتر وای لاتە بە ڕۆژانە خەڵکە هات کارێکی شێوەکاری نەبوو مەسەڵەن خەڵکێکی ئاسایی بێت وای لاتە بە ڕۆژانە وەکو مەزارگایەک تەسەور ناکەم کەم کەس مابوو لە کەلار و کاتە نەیە بۆ بینینی ئەو مەشهەدە و خەڵکانێکیش مەسەلەن زۆر ینی تر زۆر گریان و ئەو دڵتەنگی ئەوانە بە دیارەوە بوو موام لێت تەحملم ناکەم ڕۆژانم لێ بمێنمەوە هەتانی خەڵکێک هاتوو ینی قسەیانە بوو بۆ کەسێک ئەمەی دروست کرد یان دیارم کەسە شتێکە زانیم کە سوکاری ئەمەی وای لێ کراوە بۆی ئەمەی دروست کردووە ئەو یەکەم کار بوو کە زۆر دەنگدانێکی زۆر هەبوو تا ئێستا لە زاکری خەڵکە ماوەتەوە ئەنی مامۆستا تۆ هیچ شاهد حاڵێک گوێ لێ گرتووە کە وەستا بیت بە دیاریەوە چیرۆکەکەت بۆ بژێڕێت و دواتر پیکەرەکەت لەسەر شاهد حاڵەکان ینی خەڵکە زۆر ئەیان گێڕایەوە ینی زۆرم ئەویست ئێتە بیرم کردو کە ئیشێ بکەم نزیک بێت لە واقعی بێت هەروەکو ئەنفالەکان چۆن مەسەن ئێمە باسییانە کرد زندە بە چاڵ کراون و بە شۆفڵ و کراوە دژێر خۆڵەوە و ینی با بڵێن شەید کراون و بریندار کراون جا کرا بەژێر خۆڵەوە یان بە زیندوێتی ئەو منداڵ و ئەو کەسانە کراون ژێر خۆڵ و ئافرەت و پیا و یاوی بەتەمەن و گەنج و وانە من وەکو لە خەیاڵی خۆم هەستمە کرد ئەمە هەر بەو شێوێ بووە خۆی شۆفڵم هێنا و ئەو خۆڵ و پێگەرەکان بە شێوەیەکی واقعی دروست کرد بوو وایەقی واقعیشم کرد بۆ کاتە لەگەڵ جلوبەرگەکانی خۆیانە ئێتر زۆر ینی کاریگەرێکی زۆر هەبوو لە دڵ و دەرونی خەڵکە تا ئیسە لە زاکیرانە ماوەتەوە زۆر کەسە و ئەو کارە ساتە دڵتەزێنە مامۆستا هەر ئەمێنێتەوە ئەو یەکەم کارم بوو بۆ ئەنفال زۆر ڕاست ئەو کاتە مامۆستا حەزم کرد باسێکی ئەمە کەمە کامەرەکانمان زوومەکانی پیشانمان بن ئەمە کاری تۆیە ئەگەر کورتێکم لەسەر ئەمە پێ بڵیت ئەمە ئاماژە بە چی ئەکات ئەمەش چیرۆکی چ چیرۆکێکی لە پشتەوەیە بەڵێ ئەمە من زۆر سپاس بۆ پرسیارە من چەند جار ڕوونم کردوەوە بەڵام وەکو حەزەکەم جیاتی لێ ڕوونی کە مۆلوانەیە خەڵکی زیاتر لێرە گوێ لێ بێت ئەو پیکەرەم ناشمە وردەکارەکان پێشبڕکەیە کرا کۆمەڵی ڕووناکبیری کردی پیکەرەکە بۆ من دەرچوو من بیرم کردەوە چیشتە دروست بکەم بۆ ئەنفال ئەمە فەرەنجیەکە مرۆڤی کورد بەکارێنەوە بۆ سەرما بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوە بوون وەکو بەسەر شوان و شوانکار و خەڵکانی کە لە دەرەوە ئیش و کارەکەن ئەو فەرەنجیە لەبەرەکەن بەرگەی بە تایبەتی سەرما و هەتا بۆ گەرماش بەکارێن لەبەریەکەن ئەم فەرەنجیە من دروستم کردو نزیکی 15 مەترە بێت بە قاعدەکەی خۆی 10 مەترە بە قاعدەکە 15 مەترە بێت ئەم فەرەنجی ئەگەر ملاحەزە بکرێت نزیکەوە لای ڕاستی چۆتە پێشەوە لای چەپی لە دواوەیە کە لای ڕاستی چۆتە پێش ڕەبزی ئیسلامە کورد مسلمان بوون بە ناوی ئیسلام ئەنفال کران دووەمیان ئەم فەرەنجیە ڕەبزی کەلتوری کوردە یعنی حەزی بەعاز ئینسانەکانی ناودا و کەلتورەکەشی ناودار بەچی سەرەوەی مرۆڤێکە بە شێوەیەکی با بڵێن قسەی بە شێوەیەکی دین تۆ پەیامت بەڵێ پەیامەوەتانی ینی حەزبی بەعاز ئەو کاتە مرۆڤی کورد لە ناودا و لەگەڵێک کەلتورەکەشی بە ناوی ئیسلامەوە کە لای ڕاستیاتۆی پێشەوە ڕەمزی ئیسلامە ئەم سێشتەی لە خۆ کۆ کردوێتەوە لە ناودانی مرۆڤی کورد ئێمە مسلمان بووین تۆ بە ناوی مسلمان بەڵێ بە ناوی مسلمانەوە کەچی ئێمە کە ئەنفال تۆمانەی زانین پێویست ناکەم وردەکارەکان باسکەم ئەو هەموو خەڵکە مسلمانە و ئەو هەزارە هەم مزگەوتیشیانە ڕۆخان ئەو هەزارە خەڵکیشیانە 182,000 خەڵک بکردە ژێر خۆڵەوانەوە بە ناوی ئیسلامەوە کەواتە حەزی بەعزوێتی کەلتوری کوردەناو باو دەگەڵ ئینسانەکانیشە
بناوی ئیسلامەوە و فعلا کەلتورەکەشی شێوان دین ئێستا لادەکان کە شێواوە کە لادێ دروستکرا زۆر شوێنی خۆی مەسەر لادەکانە زەراعەتەکەن شوکار و ئاژەڵداریەکەن بەڵام ئەو لادەی ئەو سانیە ئەو سەخانەکان قڕ بوو مەسەلەن بۆ گەرما و سەرما ئەوانم سیمای لادێ بوو یعنی ئەوەشی تێکداین مزگەوتەکانی هەمی ڕووخان کە ملەتی کوڕەمی موسڵمانیش بوو لەبەرەوە ئەوەی کە من کردومە ئەو سێشتە لە خۆیەگرێ بە کورتی زۆر باشە مامۆستاکەواتە تۆ ئەتوانم بڵێم بۆ هەر پەیکەرێک استراتیژیەکی خۆتی لە پشتەوەیە چۆن ئەم استراتیژیە داڕێژیتەوە بەڵێ ئەمە هونەرمەندێک کە کارێکە کات حتمما بیرۆکەی لە پشتێوێتی من ئەو تقریبن 5 ماکێتم کردبوو بۆ بچووکراوی بۆ ئەو فکرێکە دامنا بوو و زیاتر لەوە بزەم لەوانێ 15 ئیشم کرد بێ بەس بۆ ئەنفال بە ئیشی گەورە و ئیشی بچووک ئەمانە و بەدەواش من هەموو ساڵێک ئەرگە بە تەنیاش بێ هەرە چم بۆ زەر هێمای ئەنفال گوڵێکدانم من ساڵانە جیاواز لەوەی تر مەسەرەن ئەوەی کە کورسی مێز دانرێت و خێمە دانرێت و کە دی قساکات و کامیرە و مەسوولەکان بە جیا و خەڵکی داماوە بە پێوە سێت منەوە ناکەم من ئەو کەسانەکە بانگیانەکە من کورسی مێز نابن هەچ کەسێ بۆی نییە دانیشێت و هیچ کەسێش بۆی نییە وتار بخوێنێتەوە و خۆشم قسە ناکەم بەڵام بەکو مەجموعەیە گوڵە بم ئەو حەزەکەم ساڵانە ئەم ساڵە ئەو لۆگەیشی لەگەڵا بۆ ئەو ئارمە و مەدالیای با بڵێن کە تایبەتە بە ئەنفال ئەچم لە سلێمانی و مەسەرەن تەوزیعێکمە برادران بە هونەرمەندان و ئەو کەسان حتا بی لە سەیتەرەکانشە بەس گوڵدانیان هەموو ساڵێک بەرهەمێکی خۆت هەموو ساڵی من گوڵ ئەبم لەسەر ئەو هێمای ئەنفالە دایەنم و خەڵکی لە کەسوکاری ئەنفال و برادران هاوڕێبانکەم هەڵم ئێمە شەرت نییە هەموو ساڵێک دانیشی وتار خوێندنەوە ئەوانەمان بێت وەکو وڵاتان بەسەر کەسێک پێی ناکرێت سەعات دەبێت بۆ ئەو شوێنە لەوانێت 12 بۆ بکرێت دوانی 11 پێ بکرێت لەوانەگەر خێزانەکەی بێت لەوانی بەتەنیا بێت گرنگەوتانی ئەو کەسانی ئەنفالکراوی لە بیرە و دێت گوڵێک دانات من هەموو ساڵ ئەماکەم و گوڵە بم لەوێ ئەو گوڵە لەسەر هێمای ئەنفالدانم لەگەڵ خۆم برادەرەکان هاوڕەکان ئەم ساڵ شەڕۆم کرد ئەم یاوەرە لە کەلدار هاتمەوە مامۆستا حەزم کرد پرسیارەکەم هیچ بەرهەمێکت هەیە خۆت هیچ پەیکەرێک لە وڵاتانی دەرەوە عرض کرابێت و کرابێت بە سمبولێک یاخود لەوێ شانت دابێت مەجموعەیەکمان کرد هێمای شەهید بۆ ئەڵمانیا تقریبا 30 دانە بوو ناوەندی ڕۆشنبیری نۆرنبێرگەکە بیرما بێ شەم ساڵێکمە بە بڕۆنز کردمان و پیشانکەی ئەنفالیشم کرد لێ بەڵامەکو وێنەکانمان وێنەی ئەووانی کە باسم کرد پێشتر وێنەکانمان ئەوشە لە ئەڵمانیا ئازکرا و پێکەرانش هەر بۆ ئەو دەستگایە بوو کوتم لە ئەڵمانیادا بۆ کەسوکاری شەهیدان لەوێ ئەو برادرانە کردیان زۆر ڕاستە مامۆستا ئەگەر لێت پرسم پەیامی تۆ چییە بۆ ئەنفال و بۆ جینۆساید چ بە ئیش بێت چ بە ئەوەی کە خۆت دەوێت شتێک بگەیەنیت من ئەوەی کە وەکو با بڵێن لە دەرگای شێوەکارێکەوە مەجبورەوە ئەوەی کە کردمانە بۆ ئەنفال بەڕاستی هێشتا ماوەتی ئێمە هێمایەکی تایبەت بکەین بۆ ئەنفال زۆر ڕاست ئەگەرچی منەوە هێمایم کردووە بەڕاستی و ڕازیشم لێ و ئێستا لە زۆربەی دەستگا ڕاگەندەکانەوە بۆ هێمای ئەزمموی کارەکان بۆ بە هێمای ئەنفال بەڵامەکەمەوە بیچەسپێنین ئێمە ساڵانەیمە ینی پەرتەوازە ئەبین و هەمووشی حەقی خۆیەتی ینی ئەنفالی دەبەری بادینان و بەسەر لە چەمچەماڵ و لە گەرمیان بە تایبەتی و لە شوێنەکانی تر ینی هەموو کوردستانی گرتو ئەنفال بەڵام ئێمە هێمای بکەین ساڵانە مەحاولە بکەین لە شوێنێک کۆبینەوە یەکتری ببینین لە ڕاز و نیاز یەکتری تێبگەین لە گوێ لە کەسوکاری ئەوانی کە ماونەتۆ لە ئەنفال گویان لێ بگرین یعنی شتەکە یەخین بۆ نمونە مەسەن یابان ئەو کارەساتە گەورەی بەسەر هاتووە پەیکەرێکیان دروست کردووە کەسێکە دانیشتۆ دەستی بەس کردووە لە ئێمە بۆ شێوەیە ئەڵێمەتر هەڵناسین بۆ شەڕ با شەڕ بۆ سێت هەر ئەوەندەیە لەبەرەوە ئێمە شتەکە چەند بەسیت چەند سادەبی محاولە بکەین شوێنێک دروستکەین بۆ ئەنفال ئەلێ کۆبین و هەموو ساڵێک و هەموو شوێنەکان حەقی خۆیانە و لە هەموو شوێنێک هەبێ بەڵام وەکو حەقی خۆمان ئێمە ڕەمزێکی تایبەتمان هەبێت و شوێنەکان ترش حەقی خۆیانە بەسەر ڕەمزی تایبەتیان هەبێت ینی لە وازانە گۆپتەپە کراوە بەسەر لە چەمچەماڵ تێکراوە لە شوێن ترشێک کراوە مامۆستا تۆ هیچ داوایەکەت بەرز نەکردوەوە بۆی کە مۆرکێکی لەو شێوەمان هەبێت ڕەمزێک بێت وەڵڵاهی من زۆر هینیم زۆر
لەگەڵ حکوومەت و لەگەڵ دەستگاکان و ئانە زۆر هین ینی با بڵێن تااقەتم نییە ناچم بەلای کەسە وە کەسی داوا ئیشێکم لێ بکات من بە خۆشحاڵیەوە بەڵامەکو ئەوم نییە بەسەرن ئەما ئیشەکان کرد لە گەریمە بەشدار نەبووم لە پێش بکە کە مەسەرم چم کاکە شتێک کراوە تۆ بۆ شتێتر هەر لە گەرمیان بکرێت شتێکی شکری بەرە شوێنتر بکرێت من بەشداریم نەکرد بە هەر پێشیان نەوتم ڕاستێکی دەست و پەنجەی تۆ شایانی ئەوەیە کە هەموو کارێکت لە هەموو شارێکە هەبێت من زۆر دڵخۆشم کە ئەم ئێوارێت تۆ لەگەڵ ئێمە بوویت من هیچ شتێکم نەماوە ئەگەر تۆ شتێکی خۆت هەبێ بیگەێنیت زۆر سپاس وەڵاهی من هەر ئەوەتانی ئەوەی کە ئەوانەی کە ماونە تۆ لە پاش ئەنفال و کە سوکارەکانی بەڕاستی ینی شایانی تەقدیرن شایانی ئەوەن زۆر شتی تایبەتیان بۆ بکرێت شایانی دڵنەوەین شایانەوەن بیرمان لایەن بێت و بەڕاستی تەنها ڕۆژێکیش نەبێت ینی وا بکەین مەسەرن ڕۆژانە بکرێتە منەژی مەکتەبەوە مەسەرن ڕۆژانەی مەرە بیرمان بێتەوە چکە کارەساتەکە بەڕاستی ئەنفال و هەڵەبجە بەڕاستی دوو کارەساتی زۆر گەورە ئەوە نیە بە بەرنامەیەکە بە دوان و یان بە دو ڕۆژێک دوان تاوە بێت زۆر ڕاستە دەستە خۆشم مامەساجان زۆر سپاس بۆ تۆ